بایتان باش ئەوە بەڕێگاوێنی تر دووردا لە ماڵەوە دەرەچین بۆ کورسات بەڵام کاکە دانیشمان لەگەڵایەت ئەچین بۆ کوێ؟ کورسات حەزر بەخوا نازانین ئەڵە چی هۆتێلەکە دوکانە نازانم چی ئەڵێیت تۆش نازانیت؟ تۆش نازانی؟ بۆ نازانی؟ بۆچی نازانی؟ ئەی خۆمان ببەسینەوە؟ ئێستا خۆمانە بەسینەوە دەرەچین وردەوردە چی نییە چی؟ بۆ نێتەلەکە نییە؟ کێ ڕۆیشتووە؟ لە دوکانەکە ڕۆیشتووە؟ پۆلیسە؟ جادەکە چی لێ هاتووە؟ دایانخستووە؟ ئێ؟ ئەی چییە؟ جادە؟ ئێمە تێناگەم ئەڵێکی تو منیش تێناگەم منیش تێناگەم تياغم سلم عليها يا هوى واحكي لها قلبي هوى سلم عليها يا هوى واحكي لها قلبي هوى كان الهوى يحكي معي بطل اخواتي للهوى سلم عليها سلم عليها سلم عليها يا هوى بیانگرە دانی بیانگرە وەرە گەنمیان بۆ بێنە بڕۆ گەنمیان بۆ بێنە بیانێرە دی کۆترەکان جوانن؟ خواردنە نەدیتێ؟ بۆستە خواردنەکان بۆ بێنە بیانێرە باش؟ ئەهاوە تا لەسەری شەو زۆرن؟ سەمامەنێژین خواردنی وێنێ باش؟ ئابا خواردن بێنە مەڕۆ وەرە ئەوەتە باوکە ئەوەتە ئەڵێ وەرە ئەوەتە وەرە وەرە گەنمیان بەرێ وەرە خواردنیان بەرە وەرە دی ئەوەتە ئەهاوەتە دەی بۆیان بەرە دی لەکوێ بۆیان بۆ یەنە پێشەوە دەی گەن ئەوە زۆرە تۆزێک بەرە دی دەبیانێرە دی ئەلێرە دانی ئەلێرە کوڕما ئاوە سەیتر دانی وەرە باوکە وەرە ئەوەتە مەڕە دیتەوە مەڕە سەیران کە تاو سێکە گەنمە خۆن سێکە گەنمە خۆن ئێستا داخۆرە وەرە ڕاپێ گەنمە خۆن؟
Hangisi?